دیارە ئەم حادیسەی ئەمڕۆ بەرەبەیانی ئەمڕۆ کە ڕوویداوە بەداخەوە لە یەکێ لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی تیمەکانی فریاکەوتنی نەخۆشخانەی بەخشین هەستاون بە گواستنەوەی نەخۆشێک بۆ بەغدا لە ڕێگا قەدەری خواتوشە و حادیسەیە بوون. حادیسەکەش لەگەڵ سیارەیەک کە لە بەرامبەریانە بووە لە نزیک دەوروبەری عوزێم. دیارە بەداخەوە یەکێ لە نەخۆشەکە کە لە ئەمبولانسەکەی ئێبەیا بووە وەفاتی کردووە و دوو کەسیش لە سیارەی بەرامبەر وەفاتیان کردووە. نەخێر نەخۆشەکە لە نەخۆشخانەی بەخشین نەبووە، لە یەکێ لە نەخۆشخانە تایبەتەکان بوو لە شاری سلێمانی. ئێمە و تیمانەی ئێمە کە بەردەوام نەخۆش دەگوازنەوە لە سەرتاسەری عێراق ئەم حاڵەتانەمان هەبووە، بەردەوام و ئیسعافانەمان لە ڕێگەدا بوو بۆ بەغدا بۆ بەسرە. بەڵام قەدەری خوا بجارە بەداخەوەم کارە ساتەی لێکەوتەوە کە جێگەی داخ پەشارەیە. ئێمە ئەمبولانسەکە دایمەن تیمی ئەمبولانس کە دەردەچێت دوو کەسی لەگەڵدایە. ئێمە شۆفێرەکەش کە هەر کارمەندی تەندروستیەوە کەسێکی تریش کە کارمەندی تەندروستی و هاوکاریەتی لەگەڵیەتی ئەمانەی تیا بووە. ئەوەی بزانین لە جۆری بار هەڵگر بووە ئۆتۆمبیلی بەرامبەر و دوو کەسی تیا بوو، هەردووکیان وەفاتیان کردووە. چاوەڕێی بزانین لایەنە پەیوەندیدارەکان ڕێکاری ئاساییەکانی خۆیان بگرنە بەر و ئەوەی کە عورفی کۆمەڵایەتی و عەشایریشەیە ئێمەش هاوکار و پاڵپشتین و لەگەڵین و کۆمەڵە برای تریشوە لەسەر و خۆشمان لە دەستگای بەخشین و لە پەیوەندیەکانی حیزبیش هەتا خەڵکەیە بەدەممانەوەی و هاوکارن لەو قەزیەوە بۆی کە بزانین ئینشاڵڵا ڕێشوێنەکان چۆن بێ لەگەڵیانە هەڵکەین.